بەڕاستی هیوایەک نیماوە لە باشووری کوردستانە بۆ پاراستنی هەرێکێکمان و ئێمەش هیوایەکمانەیە هیوایەکی دوورمان هەیە بۆ ئازادی کوردستان و بەردەوامە بین تاوەکو هەبی ئەوەی کە گرنگە سنتەری میترۆ چۆن و سندیکاش چۆن دەتوانێت پاڵپشتی و پشتگیری و ڕۆڵی خۆی ببینێت لەوەی کە چۆن ڕێکخراوە دەوڵەتەکان بێنە دەنگ لەسەر ئێمە ئامانجی ئێمە بەڕاستی بۆ قەڵغانێکی پارێزگاریە لەناو باشووری کوردستانە ئێمە دەبینین بە هەموو شێوەیەک ئەو سیاسەتەی کە بەڕێواچێ و سیستەمیش لە ناوچەکەیە بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دی بۆتە مەکینەیەک بەڕاستی هەموو جوانیەگە بە ئێمە دەمانەوەی ئەو تروسکە جوانانی کە هەن لەناو ڕاگەیاندندا لەناو کارە لەناو خەتی وەشانە لە هەندێک ڕاگەیاندنی ترش بێگومانێ هەندە ڕۆژنامەنووسی تر وەکو بەڕێزی کە ئێستا باسی کرد بەڕاستی بۆم سەرنجڕاکێش بوو کە ئەوەندە مثلا نزیک کار ڕۆژنامەگەری تۆ لە باشووری کوردستان بەرەو پێشەوە بردووە کەسانی وەک ئێوە چەند لایەنێکی تر ئێمە بتوانین قەڵغانی پارێزگاری لەو هەم خەتەنەتەوەیە کە یعنی خەتی کورتبوونە کە یعنی خۆی بوونە بەڕاستی ئێمە خۆی بوون ێستا بەڕێز باسیەوە دەکەیت تورکیا بەهانە دەهێنێتەوە بۆەوەی کە هێرش بکاتە سەر باشووری کوردستان ناکرد ڕاگەیاندنێک دابنیشێت لەسەر ئەو بەهانەی تورکیا بکا وەک لەوەی کار لەسەر خەتەنەتەوەی تێکە بکا بەڕاستی ئەوە بۆ ئێمە گرنگە مەسەلەن تۆ لە جێی خۆت دەتوانین چەند کەسی دیکە دروستکەیت ئەو ئەزمونە ئەو خەتە وەشانە ئەو خەتە بەخشە چۆن ئەوانیش بەستن بێتە سەر ئەو خەتە کەتە تەنیا ناکەوێ ئەو گۆلانی سیاسی ڕاستی ڕاستە چەنە کادر زیاد دەکەن ئەو لە حیزب بەهێزیان هێرشێکی هۆڤانە زۆر دڕندانە لە باشووری کوردستان لە شاری سلێمانی کرایە سەر دوو خەباتکاری چاپەمەنی ئازاد لە باشووری کوردستان لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکەوە بۆیە هەرچەنە ئەمە یەکەم دەست درێژی دەوڵەتی داگیرکەری تورک نییە بۆ سەر چاپەمەنی بۆ سەر خەباتکارانی میدیا لە باشووری کوردستان بۆ سەر کۆی گشتی تەواوی کۆمەلگەی باشووری کوردستان بەڵام وەکو پێویستی بە خۆداچوونەوە پێویستی بە ئاگاهاتنەوەی کۆمەلگە لە چوارچێوەی دۆخی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری هەرێمی کوردستاندا پێویستی کرد کە جۆرێک لە ینی بە پێویستی قۆناغ کە جۆرێک لە نزیک بوونەوە یان ڕاستیدا هەڵوێستی کۆمەلگەی کۆی گشتی کۆمەلگەی باشووری کوردستان بەلایەنە سیاسیەکانیشەوە لە ئاست هەر شەو مەترسیەکان بێ بۆیە ئێمە لە چوارچێوەی پۆلێن بەندیەکە سەردانی هەندێک لایەن و سازی و چاپەمەنیمان کرد هەم لەلایەنی سیاسی هەم ئەو ڕێکخراوانی کە داکۆکی لە مافی ڕۆژنامەنووس دەکەن لەسەر مافی ڕۆژنامەنووس و پاراستنی ژیانی ڕۆژنامەنووس کار دەکەن لە باشووری کوردستان و ئەو میدیا و ناوەندە میدیایانی ڕۆژنامەنووسیانی کە ینی کار دەکەن چالاکن لە باشووری کوردستان و ڕۆڵیان هەیە و لە ڕاستیدا ئومێدێکیشمان پێیان هەیە ینی بەوەی کە بتوانن کاریگەریەکی باش لەسەر کۆمەلگەی باشووری کوردستان بە تایبەتی دەستخستنە سەر برینەکانی کۆمەلگە بە دوو ئامانج لە ڕاستیدا ئێمە سەردانمان کرد ئامانجی یەکەممان ئەوە بوو کە ینی بتوانین خەباتکاری ئازاد چاپەمەنی یان کۆی گشتی ڕۆژنامەنووس و ئەو کەیسانەی کە لە باشووری کوردستاندا هەیە ڕاوەستێکی جددی لە ڕووی یاسایی و لە ڕووی سیاسی لە ڕووی هەڵوێستی کۆمەلگە و کۆمەلگەی نێودەوڵەتیش و کۆمەلگەی باشووری کوردستان هەڵوێستێکی جددی و بە پێویستی قۆناغکە دەرکەوێ کە ئەمە زەمینەی پاراستنی ڕۆژنامەنووسانی دیکە بسازێنێ لە باشووری کوردستان دەزانین تەنیا لە چوارچێوەی هەڕەشەکردن و ترس و تۆقااندنە لە ڕاستیدا نەماوەتەوە بەڵکو ڕاستە و خۆ دەستبردنە بۆ ژیانی ڕۆژنامەنووس و تیرۆرکردنی و شەهیدکردنیەتی لە باشووری کوردستانە ئامانجی دووەمان لە ڕاستیدا بە ئەزمموی ڕۆژنامەگەری کورد کە نزیک سەدەیەەکە و ئێستا ئێمە لە نزیک دەبینەوە لە بڵێن لە سەدەی دووەمی ڕۆژنامەگەری کوردی داین ئەوەیە کە لە ئەساسدا پێناسەیەک بۆ ڕاگەیاندن بکرێتەوە کارکتەری ڕاگەیاندن کارکتەری ڕۆژنامەنووس پرۆفایلی ڕۆژنامەنووس لە ناو چاپەمەنی کوردیدا پێویستەکە پێناس بکرێتەوە بەڕاستیدا و ئەو پێناسانەی کە لە چوارچێوەی یاساکاندا بۆ ڕۆژنامەنووس و بۆ ئەرکی میدیا دەکرێت پێداچوونەوەی پێدا بکرێت و بەهێز بکرێت لەسەر ئەساسی خوێندنەوەی دۆخی کورد دۆزی کورد لە هەر چوار بەشی کوردستان بەتایبەتی لە باشووری کوردستاندا و پرۆفایلی ژنی ڕۆژنامەنووس لە باشووری کوردستاندا لە ڕاستیدا
بەرەو هێڵێکی خراپ دەچێت. کاراکتەری ژن لە ناو ڕۆژنامە لە ناو کاری ڕۆژنامە نووسیدا پرۆفایلێکی لە ڕاستیدا حەقیقی نییە، یعنی پێویستیش نییە لە ڕاستیدا لە باشووری کوردستان، یعنی لە گۆڕ پێویستی کۆمەلگەی خۆمان نییە، بە پێوانەکانی و بە نرخ و بەهای کۆمەلگەی خۆمان نییە. بەڵکو جۆرێک لە ستایلە لە پرۆفایلە کە خزمەت بە گەلی کورد ناکە و خزمەت بە بەرەو پێشچوونی کاراکتەری ژنیش ناکە لە وەکو کاراکتەرێکی سیاسی، وەکو کاراکتەرێکی کۆمەڵایەتی، وەکو ڕۆژنامەگەرێکیش. لەو کاتێک کە کارەساتێکی دڵتەزێن تووشە بێ ئەنج هاوڕێ و هەواڵە دروستەکان و ڕاستیەکان بۆ ڕاگەیانیش بۆ جۆرێ ئەو کاتا زانین کێ لەسەر هێڵێکی ئازاد، کێ لەسەر هێڵەی شەکە کە ئیتر نەتەوەی بۆ گرنگە، کوردبوونی بۆ گرنگە، خوێنی ژنێکی بۆ گرنگە، خوێنی گەریلایەکی بۆ گرنگە لە چیەکانی کوردستان. یعنی یەکێتی و هاودەنگی و هاودۆزی لە ناو میدیادا ضرورەت و پێویستیەکی قۆناغەکەیە بۆی کاریگەری لەسەر کۆمەلگە و لایەنە سیاسیەکانیش لە ڕاستیدا دروست بکات، چونکە ڕۆڵی میدیا لە ڕاستیدا وەکو خەباتێکی مەدەنی، خەباتێکی سپی دەتوانێت زۆر شت بگۆڕێت، دەتوانێت لایەنە سیاسیەکان تەوجیهکە ئاراستەکە. مەسەڵەن قۆناغی نەوەدەکان لە باشووری کوردستاندا مەتیڤی ڕۆڵێکی زۆر پیرۆزی دەبینی لە هاتنە لای یەکی کاراکتەرە سیاسیەکان، مەسەڵەن کەسی یەکەم و دۆمی لایەنە سیاسیەکان و دەیتوانی هۆشمەندی گەل و هۆشمەندی سیاسی لە ڕاستیدا ئاراستەکە و ئەمە بداتە لایەنە سیاسیەکان. بۆیە چۆن یەکێتی نەتەوەی بۆ گەلی کورد پێویستە لە ناو میدیاکانیشدا لە ناو خەباتی و ئەزمموی ڕۆژنامەگەری کوردیدا یەکێتیەک بسازێ، نزیکبوونەوەیەک لە ڕاستیدا بسازێ و لەسەر ئەم نزیکبوونەوەی لەسەر ئەساس و بناغی ئەم نزیکبوونەوەیە میدیا دەتوانێت ئەو دابەشبوونە سیاسیە نەهێڵێ. بۆیە هەوڵی ئێمە و سەردانیکردنی ئێمە و نزیکبوونەوەی ئێمە بۆ میدیاکان لە ڕاستیدا نزیکبوونەوەی یەکتریە، یعنی لەسەر ئەساسی ئەو نزیکبوونەوە ئەو یەکێتیەیە کە بتوانین هەم ژیانی ڕۆژنامەنووس بپارێزین و هەمیش پرۆفایلێکی نوێ، پێناسێکی نوێ بۆ کاراکتەری ڕۆژنامەگەر و بۆ خودی ڕۆڵی میدیا لە باشووری کوردستان پێویستەکە لە ڕاستیدا بکرێتەوە و ئێمە بەرەو قۆناغی هەندێک قۆناغی ینی بڵێن گۆڕانکاری نەوعی لە باشووری کوردستان بە تایبەتی هەڵبژاردنمان لە پێشە، ینی دۆخی ناوچەکەش لە ڕاستیدا ینی دۆخێکە هەر ڕۆژ پێشهات هێرش بەریەکەوتن لە کۆی گشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەکید عێراق و هەرێمی کوردستان بە دەرنیە لەو بەریەکەوتنانە و بۆیە دەبێ میدیا لە ئاست و دەم و دەست ئەو گۆڕانکاریە سیاسیانە ئەو هەڕەشانە ئەو پێچوونانە ناکۆکیانە لە سەرخاکی باشووری کوردستان بڕەوێنێتەوە و بتوانێت دیدگای سیاسی ئاراستەکە و ژیانی ڕۆژنامەنووس بپارێزێت لە باشووری کوردستان. لەسەر ئەساسی ئەوەی کە لە باشووری کوردستانە چەندین کەیسی دیکەشمان هەیە دەست براوە بۆ ژیانی ڕۆژنامەنووس تیرۆر کراوە لە باشووری کوردستان لە ڕاستیدا هەر لە ئەزمموی یەکەمی حکومڕانیەوە تیرۆر ڕۆژنامەنووس بکوژی نادیار دەستی نادیار لە ڕاستیدا کەیسێکی بربڵاوە لە باشووری کوردستان. ئەمە بەدەیان راپۆرت لە ناوخۆدا لە پەرلەماندا لەلایەن پەرلەمانتارانەوە لە کۆمەلگەی نێودەوڵەتیشدا بەدەیان راپۆرت لەسەر ئەم دەستە هەیە. یعنی ئەمە دەرخەری ڕاستیەکە ئەوەی کە ئەم خەباتە سپیە ئەم خەباتە مەدەنیە ینی دەتوانێت لەسەر دەسەڵات بەڕاستیدا باش خوێندنەوە بکە و باش مەسەڵەن ڕەخنە بکە بە پێوان بە پرەنسیپ لە ڕاستیدا ڕەخنەی دەسەڵات و ئەجێنداکانی دەرەکی لەسەر باشووری کوردستان بخوێنێتەوە و ئاراستەیکە ئەم ڕۆڵە دەرەکەوێت. بۆیە کەیسەکان لە باشووری کوردستانە کەیس زۆرە، ینی کەسی تیرۆری ڕۆژنامەنووسان زۆرە و ئەم دەستە ینی بە باوەڕی من زۆرینەی کەیسەکان ئەو دەستە دیار نییە، یان دەستی پشت ئاراستەکردنی بکوش تاوانبار دیار نییە کە لە ئەساسدا لە ڕاستیدا زۆر توڵ دەکێشێ. ئەگەر هەر کەیسێک لە ڕاستیدا زۆر جددی دادگا لەسەری ڕاوەستێ توڵ دەکێشێ، ینی درێژ دەبێتەوە هەتا ئاستی دەسەڵات، هەتا ئاستی دەوڵەتی خودی دەوڵەتەکان، هەتا ئاستی دەستگا هەواڵگریەکانیان، مەسەڵەن دەستگای هەواڵگری مید، دەستگا هەواڵگریەکانی دیکەش لەسەر خاکی باشووری کوردستان تۆڕیان هەیە، مەسەڵەن پەروەردەیان هەیە بکوژ ئاراستە دەکەن و دواتر دەیانەوێت گەرانتی ژیانی بکەن کەیسەکە دابخرێ. بۆیە ئەم کەیسانە لە باشووری کوردستان لەسەر ئەساسی هەبوونی ئەم کەیسانە و هەڕەشەی بەردەوام لەسەر ڕۆژنامەنووسان و تێکچوونی دۆخی سیاسی لە ڕاستیدا هەتا دۆخی سیاسی لە باشووری کوردستان ناکۆکی زیاتر بێ
یعنی ژیانی ڕۆژنامەنووس و مافی ڕۆژنامەنووس لە ڕاستیدا بن پێ دەکرێت ژیانی لێ دەسەندێ دەبێتە هەڕەشە ینی کارەکانی دەبێتە هەڕەشە بۆیە ینی پەیوەندیەکی زۆر ینی چۆن بڵێ هاوتەری بە دوولایەنەیە بۆیە بە تێکچوونی دۆخی سیاسی ئێمە پێشبینیەکەین کە هەڕەشەی سەر میدیاش زیاترکە بە پێچەوانەشەوە هەر قۆناغێک نزیکبوونەوەی لایەنە سیاسیەکان باش بوو بێ دۆزی کورد توانی بێتی لە کۆمەلگەی نێودەوڵەتیدا فیگەرێک بێ کاریگەری هەبێ مەسەلەن چاوی جیهان بۆ خۆی ڕاکێشێ ئەو کات مەسەلەن ڕۆژنامەنووس توانیوێتی باشتر کار بکەوە وەکو پشتێنەیەک لە ڕاستیدا ینی بزانێت کە مەسەلەن چاوی لەسەرەوە دەپارێزرێ بۆیە ینی وەکو وتم پەیوەندیەکی بە پەیوەندیەکی دوولایەنە میدیا دەتوانێت خۆی بپارێزێەوە دەتوانێت ناکۆکیەکان ینی کەم کاتەوە تەنک کاتەوە بۆیە لەسەر ئەساسی ئەم کەیسانێک کە لە باشووری کوردستاندا هەیە تەنیا ئێمە نین زۆر میدیاکاری دیکەش لە ناو دەستگاکانی تریشدا ژیانیان لە مەترسیدایە کارەکانیان لە مەترسیدایە ڕۆژانە کەلوپەلی ڕۆژنامەوانیان دەڕفێنرێ خۆیان دەڕفێنرێن سوکایەتیان پێدەکرێن ناوزڕاندن و تۆهمە و کەیس و دادگا و ڕوبەڕووی هەموو ئەمانە دەبنەوە هەتا ئاستی ئەخیرت لوتکە کە تیرۆرکردنیەتی و کەیسمان هەیە لە باشووری کوردستان بۆیە بە خوێنەوەی ئەم کەیسانە ڕۆژنامەنووس لە باشووری کوردستان ئەو ناوەندانی کە چوون باش لە ئێمە تێدەگەن ینی لە دەستدانی دوو هاوڕێ لە میدیایەکدا چی دروست دەکا و نەتیجەی چییە هۆکارەکەی چییە و تۆ چۆن دەتوانی باشتر ینی لەسەر پێ بمێنی و خۆت ڕێخەیتەوە و کاری خۆت باشتر فۆرمولە بکەیت لە ڕووی بەتایبەتی لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی بۆ باشووری کوردستان بۆیە هەڵوێستی ئەو لایەنانە چۆن بڵێ باوەڕبوونە بە هەمان دۆست باوەڕبوونە بە هەمان مەترسی چۆن مەترسی لەسەر ئێمەش هەیە مەسەلەن چونە هەتا خودی مەسەلەن سنتەری میترۆ کە بەنیازین بچینە سندیکاش ینی ئەوانیش مەسەلەن وەکو ناوەندێکی پاراستنی ڕۆژنامەنووس و ڕێخستنی میدیا بەدەیان کەیسیان لایە بەدەیان دۆسییان لێ ئێستش ڕۆژنامەنووس ڕوبەڕووی هەڕەشە و ترس دەبێتەوە دەترسیان لێ لەلایەن دەسەڵاتەوە بۆیە لەسەر ئەساسی هاو مەترسی و هاو دۆزی کە دۆزی نەتەوەیەوە پاراستنی خاکی کوردستانە لە داگیرکاری ڕاکان زۆر نزیکن بۆ چوونەکان زۆر نزیکن هەز ناکەین نە ئێمە تەنیاین لە ڕاستیدا نە ئەو میدیایانەش تەنیا ینی کۆی سەردانەکان من دەتوانم بڵێن زۆر سەرکەوتوانە بڕێوە چوو لەگەڵ هەموو لایەنەکان لەگەڵ هەموو ئەو دەستگایانی کە کار دەکەن لە ئەوە لە ڕاستیدا زۆر زۆر بە خەم و بە پەژارێکی گەورەوە کەیسەکە دەبینن و بەڵێنیش دەدەن ینی بەڵێنیشیاندا کە کاریگەری خۆیان لەسەر باشووری کوردستان زیاتر بکەن و ئەو دەستەی کە لە دەرەوە بێ و لە ناو خۆ بێت دەست بۆ ڕۆژنامەنووس دەبا کاری لەسەر بکەن وەکو کەیسێک لە کۆمەلگای نێودەوڵەتی بە پەیوەندیەکانی خۆیان و زیاتر لە دەوری ئێمە وەکو ڕۆژنامەگەری ئازاد بتوانن ینی هەماهەنگی هەبێ هاوکاری هەبێ هاوپشتیوانی هەبێ و ئێمەش بۆ دەستگاکانی تر ئێمەش دەبینە هاوپشتی و ینی هاوکاری بۆ دەستگاکانی تر تایبەت کە هەواڵەکە بە پەلە بوو لە کاتی بەرنامەکەیەوە سێ کەس شەهید بوونەوەوانە ئیتر ئەکسەر لێوای پێ بوو دەماگەی لێ نەبوو چونکە شۆژ و رۆژ ئێشتر لای نەبوو بۆ کار ئەو بوانە لە ڕاستیدا سەردانەکەمان لە چوارچێوەی وەکوتم کاتیگۆریەکە بوو پۆلێن بەندیەکە بوو نەک تەنیا ئێمە خۆمان ئەزانی ڕۆژنامەنووس هەموو ڕۆژێکی لەناو کۆمەلگەدایە هەموو کارێکی لەناو سیاسەتدایە بۆ خۆی کاری ڕۆژنامەنووسی دەتوانێت وەکوتم نرخاندن و شڕۆڤە سیاسی بکە و لەسەر نرخاندن و شڕۆڤەکان دەتوانێت ئەجێندای سیاسی بگۆڕێ دەتوانێت دیدگای سیاسی بەرەو گۆڕانکاری یان ڕوونی کەلانێکە بۆ کۆمەلگە بە هۆکاری ئەوەی کە ڕۆژنامەنووس سەرۆکاری لەگەڵ کۆمەلگا لەسەر دیدگای سیاسی لەسەر سۆسیۆلۆژی کۆمەلگە لەسەر ئابووری لەسەر موچە لەسەر مافی تاک بە تاک و منداڵ و ژن لە باشووری کوردستان سەرۆکاریەتی بۆیە لە چوارچێوەی میدیادا خۆمان تەسق نەکردەوە بەڵکو سەردانی ئەو ناوەندانی کە مافی ڕۆژنامەنووس دەپارێزن ئێمە سەردانی سنتەری میترۆمان کرد وەکو سنتەرێکە ساڵانێکە لە باشووری کوردستان راپۆرتەکانی بۆ کۆمەلگەی نێودەوڵەتی گرنگە و دەتوانێت لە باشووری کوردستان مەسەلەن پەیامی ڕۆژنامەنووس بگەێنێتە دەسەڵات بگەێنێتە بە تایبەتی هەردوو حیزبی دەسەڵات لە باشووری کوردستانە ئێمە سەردانی سنتەری میترۆمان کرد و هاوپشتی و هاو چۆن بڵێ نزیکایەتێکی باشمان لە ڕاستیدا لە سنتەری میترۆبینی و ئومێدمان پێێتی لە ڕاستیدا و ئەمە یەکەم جاریش نییە ئێمە هەر بەردەوام پەیوەندیمان لەگەڵ سنتەری میترۆ هەیە بڕیارە سەردانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بکەین ئۆفیسی سلێمانی و بڕیاریشە سەردانی هەڵبەتە سەردانەکانمان هێشتا کۆتایی نهاتووە بڕیارە سەردانی
دەستگای میدیای کورساتیش بکەین و سەردانەکان ینی گرێدراو نییە بە کاتێکی دیاری کراوەوە کاری ئێمە هەر بەردەوامە بە گوڕێکی تر بەداهێنان بە بیرۆکەی بەهێست ڕاستیدا لە کارین و کاری خۆمان باشتر و بەهێزتر ئەنجام دەدەین بۆیە سەردانەکانیشمان بە ئامانجی بەهێزکردنی میدیا بە ئامانجی ڕێخستنی میدیا بە ئامانجی هێرانەکای پرۆفایلێکی نوێی ڕۆژنامەگەری کوردی کە بزانێ بەرژەوەندی گشتی چییە بزانێ هێڵی سووری نەتەوە چییە بزانێت چۆن دەتوانێت مەسەلەن لەگەڵ خواستی کۆمەڵگەی خۆیدا لەگەڵ نەهامەتی و ناسۆری گەلەکەی خۆیدا بە نرخی شەهیدان بە پێوانی بەهای ڕۆحی شەهیدان بتوانێت کات بکە و لەو خەتەلانەدا لە ڕاستیدا لە هێڵی نەتەوە لە دۆزی نەتەوەلانەدا بۆی سەردانەکانمان بەردەوام دەبێت هەتا و کاتێک کە مەترسیەکانە کوردستان بتوانین بڕێوێنینەوە یان لانی کەم ژیانی ڕۆژنامەنووس پارێزین بتوانین ینی کاریگەریەکی باش هەوێنێک بن بۆ نزیک بوونەوەی کۆی کوردستان بە تایبەتی هێزە سیاسیەکان لە هەر چواربەشی کوردستان بۆیە وەگوتم سەردانەکانمان بەردەوام دەبێت ینی بە هیواین هەر میدیایەک لە باشووری کوردستان کار دەکا بە تایبەتی لە سنووری سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان و هەتا هەولێر و دهۆکیش پەیوەندیەکانمان بتوانین بەرفراوان کەینەوە یعنی جۆرێک لە گۆشەگیرکردن و تەنیابوون نەبێت میدیا دابەش نەبێت بەسەر ئەجێندا حیزبی و ئەوەدا ئێمە بە هیوای ئەوەین میدیا بەدەر لە دەستوەردانی حیزبی و کەسی و بازرگانی و پرۆژەی بازرگانی خۆی پاکاتەوە خۆی بتەکێنێ لە هەموو ئەو دەسوەردانانەی کە دەکرێت لە کاری میدیادەوە خەباتی میدیا ئەو خەباتە پیرۆزە ئەو خەباتە مەدەنیە دەخاتە ژێر پرسیارەوە کە ئەمە ئامانجی دەوڵەتانی داگیرکەرە ئامانجی لە داگیرکاری دەوڵەتانی داگیرکەردا ئامانجی ڕەشکردن بێمەتمانەکردنی خەڵک بە میدیا هەیە یعنی ئەمە پیلانێکە لە داگیرکاریدایە بۆیە دەبێت میدیا لە ئاستی ئەو نیەتەی دەوڵەتان و دەسەڵاتداران بێ و بتوانێت ئەو ئەرکە پیرۆزە بەشکۆ ڕاگرێت و لەگەڵ گەلی خۆیدا لە مەترسیەکان تێبگا و گەلی خۆی بپارێزێ و ژیانی خۆشی زامن بکە.